عبادەتی خوای پەروەردگار خۆ هەرەوە نییە لە مزگەوتەکە بیپەرستی ئەی ئەم ئیستیخلافە کە پێغەمبەران هاتوون و ئەبێ شوێنیان کەوین و شەریعەتەکەی ئەوان وەربگرین ببێ بە سەروەرێتی یاساواتە باڵا دەستی وڵاتەکە ئەی باش ئەمە چۆنە چەسبێ لە مواقعی کوردستانە ئێستا خەڵکێک ئیستعدادیشی نییە تاغوت بناسێنێ بە پێچەوانەی ئەویشەوە بە تاغوتەکە ئەڵێ ئەمە وەلی ئەمری مسلمانە و ئیستعدادی هەیە بەیعەتی بدات ئەو لە ناخیشیە بە ئەتباعەکانی خۆی ئەڵێ لە ناخیشتانە نابێ بیبوغزێن و ویست و ئیرادەتان وابێ کە لێی دەرچن يعني أما كبيغمري خو عليه الصلاة والسلام فرمى ألا وإن السلطان والقرآن سيفترقان فدوروا مع القرآن حيث دار بيغمري خو عليه الصلاة والسلام كأفرمي دا صلاة القرآن ليك جدا ابنه ولقى القرآن كيا ابنه هرشونك أروها والصبريج لسر عزيتي السلطان بقرن إيستا سلطان القرآن ليك جدا بونتوا كابراهيم تخلي بزور خلق كراش يشي ولا سلطان وازيان بيدين القرآن كخواي قورا کردوێتی بە شەرتی ئیمان کە کوفرانە بە تاغوت بێن ئێمەمانەوێ ئەمانە ڕاست بکەینەوە هەم لە لای ئیسلامیەکانیش و شاهیدیش بدەین کە ئەو واقعە واقعێکی کوفرە واقعێکی جاهیلیە ئەمانەوێ کورت و مختصر لتكونوا شهداء على الناس ئەم شاهیدیە بدەین کە کوردستان دارالکوفرە حاکمەکەی و دەستورەکەی تاغوتە کۆمەڵگەکەی جاهیلیە ئەهلی مزگەوتیشی زۆرینیان ئەعرابن أما كرت مختصر شاهدي داني إيميا لبر أمايا كجهوازين لقلو إسلاميانا واشمانه أمان الراس كينو إن شاء الله.